دووبارە سڵاتان لێبێ دازان و خۆشەویستانمان لە تەوەری دوی بەرنامەکەماندا بورگەیەکی تەندروستیمان بۆ ئامادەکردوون و باز لە بابەتێکی گرنگی تەندروستی دەکەینەویش گورچیلەیە. ئێمە بەگشتی باز لە نەخۆشیەکانی گورچیلە دەکەین، باز لەوە دەکەین کە گورچیلە ئەرک و فەرمانی چییە و نەخۆشکەوتنی چۆنیەوە هۆکارەکانی سزبوونی بۆچی دەگەڕێتەوە و باز لەوەش دەکەین کە لەم وەرزی زستانەدا تا چەند گرنگە گرنگی بە ئاو خواردنەوە بدەن. حتمما ئێمە لە هاویناندا بەرنامەمان کردو لەسەرەوەی کە پێویستە لە وەرزی هاویندا ئاو زیاتر بخورێتەوە و کاریگەریکی باشتری دەبێت. ئایا بۆ وەرزی زستانی ژەمەژەر کاریگەری دەبێت لەسەر گورچیلەکان و باز لە کۆمەڵێک ڕێنمایی گرنگ دەکەین لە وەرزی زستاندا و بۆ ئەو کەسانشی کە ئەگەر خوا نەخواستە نەخۆشی گورچیلیانە بێت. گفتوگۆیان بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر ڕێباز عەبدوڵڵا سپۆری نەشتەرگەری نەخۆشیەکانی گورچیلە و میزەڕۆ و پرۆستات. کاک دکتۆریان زۆر بەخێر بێت. ئەگەلەوە دەست پێ بکەین گورچیلەکان چین و گرنگیان چییە بۆ جەستەمە؟ بناوی خوای گەورە سپاسدانەکەم بۆ بەرنامەکە ئازیێتان کێشان. بەنسبەت گورچیلەکانەوە دوو ئەندامی گرنگن ئەکەونە بەشی سەرەوەی سک، شێوەی دەنکە فاسۆلیایەکیان هەیە، درێژەکان لە بینی 12 بۆ 15 سانتیمە، پانیەکان نزیکی 6 سانتیمە و ئەستوریان 3 سانتیمە، نزیکەی 150 گرامن کێشەکەیان. ڕۆژانە تقریبان 180 لیتر لە خوێنە پاڵێون، نزیکی لە 120 و خوێنەی کە لە دڵەوە دەرەچێ نێرێ بۆ گورچیلەکان. بۆی بزانین گرنگی گورچیلەکان چێ پێویستە ئیشی گورچیلەکان بزانین. ڕەوان ئیشی یەکەم و گرنگیان بریتێ لە پاڵاوتن و پاکردنەوەی لەژ لە ژەهر و مادە زیان بەخشەکان. هەر لە بەرەمە شەوانی کە گورچیلیان سستە بێتەوەی ئاوسانی قاچ و دەستیان و ئاوەزیای ئەمێنێتەوە. کاری دووەمیان بریتێ لە بەشدار نەدروستکردنی خوێنە، کامە زۆر گرنگە لەبەرەوە ئەوە کەسانی کە سزبوونی گورچیلیانێ عادەتەن کەم خوێنن و هەروە بەرپرسن لە تەندروستی ئەسکەکان و کۆنتڕۆڵکردنی پەستانی خوێن واتە زەخت، کامەش گرنگە و کەسانی کە سزبوونی گورچیلیانێ زەختیان بەرزە بێتەوە. لەبەرەوە بە ئیشەکەی ئازانی کە گورچیلەکان چەندە گرنگە. زۆر باشە. ئەو ئیشەکەمان زانی گورچیلەش کە باز لە گورچیلەکرێکسە باز لە ئاو خواردنەوە کرێت دکتۆر. بە شێوازێکی گشتی ڕۆژانە چەند لیتر ئاو بخورێتەوە، ینی بۆکو بڵی تەندروستە و کافیە بۆ گورچیلەکان. لە کاتێکدا هەندێک کەس ئەدەبن نەڕووی جەنابەت و بینەران باز لەوە کاڵە من بۆیە زۆر ئاو ناخۆم، دەبێت زۆریش بچمەتە بلیوسی. ئەنی ئاو نەخواردن گرفت بۆ گورچیلە دروستەکە بەڕاست؟ ڕۆژانە پێویستە 2 بۆ 3 لیتر ئاو بخورێت. ئەمە لە زستانیا هاوین بانی بەگشتی طبعا لە هاوینە زیاتر، لەبەرەوەی ئێمە لە هاوینە عارەقێکی زۆرترەکەینەوە. طبعا ڕێگەی چوونە دەرەوەی ئاو لە لەش تەنها لە ڕێگەی میزەوە نییە. ئەو کەسانی کە بەو شێوەیە ئەڵێن تەرکیزیان بەزە سەر میزکردنەکەی. ڕۆژانە مەسەلەن ئێمە لە بینی لیترە بۆ لیترونیوەکە میزەکەی ناسایی، بەڵام ڕێگەی چوونە دەرەوەی ئاو لە لەش ڕێگەی تر هەیە، تەنانەت لە ڕێگەی هەناسەدانەوە، لە ڕێگەی عارەقکردنەوە، لە ڕێگەی پیساییەوە بڕێک لە ئاو لە لەژە چێتە دەرەوە، لەبەرەوە تەنها لە ڕێگەی میزەوە نیە. بۆیە 2 بۆ 3 لیتر لە ڕۆژێکە باش. ئەگەر لەوە کەمتر بە گرفت دروستەکە طبعا لەوە کەمتر بێ گرفتی زۆر دروستەکە ئیشەڵا باسی گرفتەکان. وەڵام ویستم لەسەر ئەوە ینی بۆ گرنگە ینی ئەو ڕێژێ ئاوا بخورێت و پێویستە چۆن بخورێت، ینی بەش بخورێت بەیانیان زوو هەڵاستین دۆجا باز لەوە دەکرد زۆر گرنگە ئاو بخورێتەوە. بەڵێ تقریبان ینی پێش ژەمەکان ئەتوانیت پەرداخی بۆ 2 پەرداخ ئاو بخۆیت، بە تایبەتی و کەسانی کە تۆزێ وەزنیان زۆرە. ئەو ئاو خواردنەوەیە بەشێک لە گەدەیان داگیرەکەواکەن خواردنێکی کەمتر بخۆن. خۆشتان زانم قەڵەوی هۆکاری زۆربەی زۆری نەخۆشیەکان، لەبەرەوە ئاو خواردنەوەکە لە هەر کاتێکا بێ زۆر بەسوودە، گرنگەوەی بخورێتەوە. دکتۆر شتێکی دیکە زۆر ئەو لە پێشنان خواردنەکەی خۆی من دوای برسیمە بێتەوە کاکدار ئەو خۆی بێ بەعکسەوە، ینی ئینشاڵای بۆی کە تێر بخۆی ئەوە ژەیەکە لە دوای ئەوان خواردن ئاو بخورێتەوە. سەبارەت بە میزکردن دوو لە ڕووی بینەران جەنابەت ئەوە شێوازەکەی چۆنی پێویستە ڕۆژانە چەند ڕۆژانە پێویستە تقریبان لیترێ بۆ لیترونیوێک میز بکرێ و ڕەنگی میزەکە و بۆنی میزەکە زۆر گرنگە. لەوانەیە مە ڕێنیشان دەرێ بێ بۆی پێت بڵێ ئایا گورچیلەکانت تا چەندێک تەندروستە. مەسەلەن ئەوانی کە ئاوێکی باشە خۆنەوە شلەمەنێکی باشە خۆن، میزەکەیان ڕوونەوەکو ئاو وایە یا زەردێکی کاڵە و بۆنی نییە و نیشانیان نییە زۆر جار وەکو کزانە و ئازار. بەڵام ئەوانی کە ئاو ناخۆنەوە بەعکسەوە بۆ نمونە لە ڕەمەزانە کە تۆ فترێکی زۆر ئاو ناخۆیتەوە ڕەنگی میزەکە تێرە، ئەو ڕەنگە میزە تێرە باش نییە،
یعنی ئەمە پێ دەڵێ گورچیلەکانت تەندروست نین باشە چکە و ئاو خواردنەوە زۆرە واکات فلتەرکردن زۆرتر بێ ئەو مادانە زۆر بە ئاسانی بچنە دەرەوەی لەش و هەروە ڕێگر بێ لە دروستبوونی هەوکردن ئیلتیابەت ئەو بەعکسەوە ینی بۆ نەکراوە تۆ ئیشی زۆر پێ نەکەی بۆ کراوە تۆ ئاوی زیاتی بیت ئیشی باشکە بووی کە تەندروست بێت کاکتۆر بینە سەر ئەو نەخۆشیانی تووشی گورچی لابن گرنگترین یان باوترین ئەو نەخۆشیانی کە تووشی گورچی لابن بە شێوازێکی گشتی چین بەڵێ ئەوانەی کە ئێمە زۆری بینین یەکەمیان هەوکردنە ئەوەی کە هەڵێن ئیلتیابات ئەمە بە زۆری لە ئافرەتانە هەیە یا لە ئافرەتی دووجانە هەیە لە بەرەوەی ئەوان ڕێڕۆی میزەکەیان کورتەوە نزیکی 4 سانتیمە هەروە لەو کەسانەیە هەیە کە بەرگریان کەمە ئەوانی نەخۆشی شەکریان هەیە بەرگریان کەمە زیاتر تووشی هەوکردنە بن یان ئەوانی مەسەلەن ناتەواویەک لە بۆری میزەکەیان هەیە بۆری میزەکەیان تەسکە لە گورچیلەکانەوە هەموو میزەی کە تایەتی بەتاڵ نابێ ئەو تەسکی ڕێگرە میزەکە ئەمێنێتەوە کەمایەوە بێ بە هەوکردن جۆری دومی نەخۆشیکەوەی ئێمە زۆری بینین بەردی گورچیلێ طبعاً هۆکاری بەردی گورچیلە زۆرە بەڵام لە گرنگترینیان وشک بوونەوەی واتە ئاو نەخواردنەوە و ئارەکردنەوەی زۆر میزەکە خستە بێتەوە ئەو مادانەی تایەتی کەڵەکا بێ ئەنیشێت بلووری کریستاڵی دروزەکەنەوەی کە خەڵک پێڵێ ڕمڵ دوای ئەو ڕمڵە بە یەکان و سێوێ بەرد طبعاً هۆکاری تیژ هەیە مەسەلەن وەکو خواردنەکان ئەوانەی خواردنی سوێر و پرۆتینەکان زۆرە خۆن بەردی زۆر دروزەکەن دەرمانەکان مەسەلەن کۆمەڵێک دەرمان هەیە ئەوانەی کە ئێستا گەنجانی زۆر بەکارێن ڤیتامین دی بۆ ماوەیەکی زۆر و بە ڕێژێکی زۆر لەوانەی بەردی گورچیلە دروستکە هەنێ مادە هەیە مەسەلەن دەرمان هەیە بۆ چارەسەری قەبزی لە بەتەمەنەکانە ئەمانە لەوانەیە بێتەوەی دروستبوونی بەردی گورچیلە هەنێ دەرمانی زەخت هەیە لەوانەیە بەردی گورچیلە دروستکە بێجگە لەم فاکتەرانەش فاکتەری بۆ ماوەی ئەوانەی باوکو دایشان بەردیان هەیە لەوانەیە مناڵەکانیشان بەرد دروستکەن سێم جۆری نەخۆشی کیسەیان گرێ گورچیلەکان طبعاً کیسی گورچیلەکان زیاتر پەیوەندی بە تەمەنەوە هەیە یا هەنێ نەخۆشی هەیە کەواکە کیسی گورچیلە دروست بێت لە گرنگترینیان کەوەی لای خۆمان زۆر باوە بەرزی پستانی خوێنە نەخۆشی زەختە گرێ گورچیلەکان و تەنانەت میزەڵانیش ڕاستەخۆ پەیوەندی بە جگەرە کێشانەوە هەیە نەخۆشیشی تری گورچیلەش هەیە کە هەنێک جارەی بینین ئەویش سستبوونی گورچیلەکانە طبعاً سستبوونی گورچیلەکان هۆکاری زۆرە بەڵام دوو نەخۆشی هەیە کە لای ئێمە زۆر باوە و هەمانە بە تایبەتی بە تەمەنەکانمان ئەویش نەخۆشی شەکرە و زەختە دوو هۆکاری زۆر زۆر گرنگن بۆ سستبوونی گورچیلەکان طبعاً هۆکاری تریش هەیە وەکو گەورەبوونی پرۆستات هەوکردنی درێژخایەن بەردی گورچیلەکان یان مەسەلەن پەیوەندی بە ئەندامیشی ترەوە هەیە سستبوونی دڵڵوانێ بێتەوەی سستبوونی گورچیلەکان لامان کات ئەم چوار نەخۆشیە بەعام ئێمە زیاتریان بینی هۆکارەکەی بۆ چیەکەرێتەوە سستبوونی گورچیلەکە و وەکو باسمان کرد باوترین هۆکاریان زەخت و شەکرێ لای ئێمە هەر لە عالەمیشان بەو شێوەیە بێجگەلە وەکو باسمان کرد گەورەبوونی پرۆستات و هەوکردنی درێژخایەن هەیە بەردی گورچیلێ هەیە بۆ فترەیەکی زۆر بۆری میزەکە ئەگرێت میز لە گورچیلەکە ئامێنێتەوە گورچیلەکەی وەکو کیسێکی لێت و لە کارەکەوێت کاکتۆر زۆر جار باز لەوە دەکرێت کە گورچیلە نەخۆش بیان شتێک بێتە ئاراوە ئازاری نییە بۆ نەخۆشیێکی دیاریکرا و ئازاری نییان هەندێک تایبەتمەندی هەیە کە ئازاری ئەبێ و گورچیلێ بەپێی نەخۆشیەکانە بۆ نمونە گەر دوو نمونە وەرگین ئەوانی بەردی گورچیلیان هەیە کاتێ بەردەکە دامەسێتە ناو بۆری میزەکە ڕێ لە میزەگرێت ئەو گورچیلێش تەنیا شوێن کە بتوانێت میزەکەی لێ نەخڵکا بۆریەکەیەتی کە بۆریەکەت گورچیلەکە میزەکەی دەرناچێت لە ناو خۆیان مێنێتەوە گورچیلەکە گەورە بێت ئەمە ئازار دروستەکەات هەست بەوە ناکە کە پێویستە میز بکات ینی ئەم کەس حەزەکات میز بکات بەڵام وا هەستەکات ناڕەحەتە لە میزکردن کزانەوەی هەیە ئازاری هەیە لەوانەیە خوێنی تابێ میزەکە ئازاری کەلەکەی هەیە چکە گورچیلەکە پڕپڕ بووە لە میز کشاوە زۆر جارە میزە بێتەوەی هەوکردن لەرزوتایی لەگەڵە بێ هێڵن جۆڕشانەوەی لەگەڵە ئەمە نمونەیەشیان نمونەیەش ترمانەیە سەزبوونی گورچیلەکانە لەبەرەوەی سەزبوونی گورچیلەکان کاتیەوێ یعنی ئەوە نییە بڵێ بە خێرایی هەنێ حاڵی دیاریکراو نەبێ ئینا زۆربیان پێویستیان بکاتە لەبەرەوە زۆر جار سەزبوونی گورچیلەکان لەوانەیە نیشانەی نەبێت یان لەوانەیە هەنێک نیشانەی هەبێ وەکو ئاوسانی قاچ و دەستەکان لەوانەیە کەم خوێنی هەبێ کێشیان دابەزێت یاڵنج و ڕشانەوەیان هەیە لەگەڵ سەر گێش خواردن ئازاری ماسوولکەیان هەیە و ڕەنگی پێستیانە گۆڕێ زۆر جار و خورانێکی زۆریان هەیە لە پێستە بەگشتی نیشانەکانی سەزبوونی گورچیلێ بێنە سەر ئەم ئەندامە گرنگە بێگومان گورچیلە دوو گورچیلێ لە جەستەی مرۆڤ ئەکرێ بە زگماکێ گەر یەک گورچیلە بێ ژیانێکی ئاسایی و تەندروست بەڕێکرێ یان بەهۆی هەر گرفتێکی ترەوە بێ لە درێژایی تەمەنە ئینسان گورچیلەیەکی لە دەستبایان دەری بێنە یا بیبەخشێ بە کەسێکی تر بە یەک گورچیلە ژیانێکی ئاسایی تەندروست بەڕێکرێ
بەڵێ ئەوانەی کە یەک گورچیلیان هەیە زۆربەی زۆریان لە زگماکیەوە گورچیلەکەی تریان دروست نەبووە یان دروست بۆ بچووکە و پوکاوەی و ئیژ ناکات یان لەوانەیە بە هۆکارێکی تر گورچیلەکەی لابرابێ مەسەن تووشی ڕووداوێک بووە یان لەوانەیە بەردی هەبوو بێت هەوکردنیشی درێژخانیە گرێکی تیا بووە گورچیلەکەیان لابردووە تەڵەن زۆر ئاسایی ژیانکردن بە گورچیلە زۆر ئاسایی تەنانەت دە و گورچیلەیە گەر تووشی مەسەلەن نەخۆشیەک بێ بۆ نمونە گرێکی تیاابێ لەوانەیە تا ڕادێ ئاسایی بێ دوو لە سەرسێشی لا بە یەک لە سەرسی بمێنێتەوە و کەسە توانێ ژیانی پێبەڕێ بکە بەڵام گرنگەوەی ئەو کەسانی کە گورچیلیان هەیە ینی ئاگاداری خۆیان بن ڕێنمایی تایبەت بە خۆیان هەیە و ئەگەر پێتان خۆش بێ باسی بکەین پێمان خۆشت چۆنی ڕێنمایەکان بۆ کەسانە وەکو باسمان کرد ئەبێ خۆیان لە هەر بەرکەوتنیان ڕووداوێک بپارێزن چکە خۆتان زانەوان یەک گورچیلیان هەیە تووشی مەسەن حادیسە یەک شتێک ببن ئەو گورچیلیەشیان برینار ببێ و بێتەوەی لابردن ئەو کاتەیە پێویستیان بە چاندنە یا پێویستیان بە غەسلی گورچیلیە شۆردنەوەی ڕێنماییمان بۆیان وەکووتمان خۆپاراستنیان لە هەر بەرکەوتنێک دوو هەم دوورکەونەوە لە بەکارهێنانی خواردنە سوێرەکان و شیرین و تەنانەت چەوریەکانیش و ئەو خواردنانش کە بڕێکی زۆر پرۆتینیان تایە دوورکەونەوە لە بەکارهێنانی دەرمان بە تایبەتی دەرمانی ئازارشکێنەکان وەکو ڤۆڵتارین و پرۆفین و ئەمانە بێتەوەی سزبوونی گورچیلەکان هەنێ پشکنینیش هەیە کە پێویستە بیکەن پێویستە ئەمانە بەردەوام زەخت بگرن ئاگایان لە خۆیان بە هیچ نەبێ مانگانە یا سێ مانگ جارێ پستانی خۆیان بگرن یا زەختی خۆیان بگرن دووەم 6 مانگ جارێ باشترە پشکنینی خوێن بکەن ڕێژەی یوریا و کراتین بەڕێگەی ئەو پشکنینەوە دەرەکەوێ بکە پیانەڵێ ئایا گورچیلەکان ئاسایی ئیشەکات یان نە ساڵانە ژەگەر جارێک سۆنەر بکەن زۆر باشترە چکە زۆر جار بەردی گورچیلیان بۆ دروست دەبێ و پێی نازانن زۆر باشە ئەو خانمانەی دووگیانن ئەگە گرفتێکی گورچیلیان هەبێ پێشەوەی کە دووگیان من ئەزان گورچیلیان تەندروست نییە ڕێنمایەکانی ئەوی پزیشک چیە بۆ دووگیان بوونی ئەو خانمانە ئەو کەسانی کێشەیەکی گورچیلیان هەیە و ئەیانەوێت دووگیان بن ئاساییە تەنیایەک حاڵت نەبێ ئەویش ئەوانەیە کە زەختیان بەرزە پێویستە چارەسەر وەربگرن چونکە لە کاتی دووگیانە کاریگەریە پێت سەر کەسەکە خۆشی و مناڵەکە لەوانەیە حاڵتەکەی خراپتر بێ نەخۆشیە درێژخایەنەکەی گورچیلەکەی خراپتر بێ لەبەرەوە ڕێنماییمان بۆ ئەوانەوەیە زوو زەخت بگرن پشکنینی میز بکەن بۆ دیاریکردنی ڕێژی پرۆتین لە میزەکەیانە و هەروە ئاگیان لە گەشەی مناڵەکەش بێ چونکە بەرزی پستانی خوێن لە کاتی دووجانیە ئەبێتەوەی دواکەوتنی گەشەی مناڵەکە سەپارەت بەوەی کە ئەوانەی زەخت و شەکریانێ وەک ئاماژت پێکە بگەڕێمە سەر ئەو خاڵە گرنگترین ڕێنمایی چییە بۆ ئەوان ینی کۆنتترۆلکردنی شەکر و زەختەکەیانە بۆی کاریگی نکاتە سەر گوچیلیان ینی ڕێنمایی چیە بۆ ئەوەگەر باسی بکەین کاریگەری زەخت و شەکرە بزانین لەسەر گورچیلەکان چییە تەمەن زەخت بۆیە بەرزە بێتەوە بەهۆی تەسک بوونەوەی بۆری خوێنەکان ئیتر تەسک بوونەوەی بۆری خوێنەکان لەوانەیە بەهۆی نیشتنی چوری بێ یان نیشتنی کلس بێ لە ناو دیوارەکەیە ئەلموهیم تەسک بوونەوەی بۆریەکانە زەختەکە بەرزەکاتەوە ئەم زەختش کە بەرزە بێتەوە واکە بڕێکی کەم لە خوێن بچێتە گورچیلەکانەوە کردداری پاڵاوتن کەمترە بێتەوە وردە گورچیلەکە بەرەو سست بوونەوە لەبەرەوە کاریگەری زەخت ئەگەر کۆنتترۆل نەبێ بۆ ماوەیەکی زۆر لەوانەیە بێتەوەی سستبوونی گورچیلەکان بەنسبەت شەکرەوە بە دوو ڕێگە کاریگەری لەسەر گورچیلەکانەیە ڕێگەی یەکەمیان ئەوەیە کە ئەویش دیسان زیان بە بۆری خوێنەکانی ناو گورچیلەکە ئەگەیەنێ ڕێگەی دووەمیان بریتێ زیانگەیاندن بە دەمارەکان تەنانەت زیان بە دەماری ئەوانەی کە ئەشتێ بۆ میزەڵان وا کامیزێکی زۆر لە ناو میزەڵان بمێنێتەوە زەختێکی زۆر لەسەر گورچیلەکان دروست بێ ئەوانی شەکریان هەیە لەوانەیە تووشی بەردی گورچیلە ببن لەبەرەوەی مادەیەک لە لەشیانە بەرزە بێتەوە پێوتە یوریک ئەسید کە بەردی لێ دروزە بێ وەکووتمان لەبەرەوەی زیان بە بۆری خوێنەکانەگات زەختیان بەرزە بێتەوە و هەروەها ئەوانی شەکریانەیە تۆزێ مەناعیان کەمترە بەرگریان کەمترە تووشی هەوکردنە بن هەوکردنی درێژخایەن و بەردەوامە بێتەوەی سزبوونی گورچیلە بە کورتی سێ ڕێنمایی گرنگمان هەیە یەکەم پارێزکردنە ئەو پزیشکە پسپۆڕی کە پێیانەڵێ پارێز لە هەندێک خواردن بکەن پێویستە پێوی پابند بن دووهەم پابند بن بە ڕێک و پێک بەکارهێنانی دەرمانەکانیان سێهەم سەردانی پزیشکە پسپۆڕەکەیان کەن بۆ دووبارە پشکنین و بەدواداچوون تەمەن لە خاڵی یەکەما کە ئەڵین ڕێنمایی خواردنەکان هەیە شەکری هەیە و دەرمانی ژەخوا بەڵام پارێز ناکە ئەمە ئیستیفادی لێ ناکات بەسن خاڵی دووەم وتمان کە ئەبێ پابند بن بە ڕێک و پێک بەکارهێنانی دەرمانەکانەوە بەسن نەخۆشی وا هەیە ئەڵێ دوکتۆر من زەختم هەیە بەڵام کەی زەختەکەم بەرز بۆ دەن چی حەبەخۆ چارەسەر و کۆنتترۆلکردنی زەخت بەم شێوەیە نییە ئەبێ بە ڕێک و پێشی دەرمانەکە بەکاربێنی یان مەسەلەن بۆ خاڵی سێهم نەخۆشی وا هەیە ئەڵێ من دەمێکە زەختم هەیە
یەکجار چوون بۆ لای پزیشکەکەم ئەم دەرمانە نیاوەتی تر سەردانم نەکردوێتەوە پێویستە سەردانی پزیشکەکە بکاتەوە پشکنینی بۆ بکە لەوانەیە پێویستی بە گۆڕینی دەرمانەکان بێ لەوانەیە پێویست بکە بڕی دەرمانەکەی بۆ زیاکە یا بڕی دەرمانەکە کەمکە واتە پێویستی بە متابعی بینەوە لەسەر ئافرەتی دووگیان پرسیارێکم کرد بە دیوێکی ترە پرسیارەکەم کە بەشێکی باش لە کۆمەڵگەی ئافرەتن و بینەری ئەم جۆرە بەرنامەش ئافرەتی زۆری تایە ئەو ئافرەتانی زەرعی گورچیلیان بۆ کراوە یان لەژێر غەسلی گورچیلیان ئەمانەش دەتوانن دووگیان ببن بڵێ بەنسبەت ئەوانەی کە چاندنی گورچیلیان بۆ کراوە بەڵێ ئەتوانن دووجیان بن بەڵام سێ مەرجمان هەیە بەرجی یەکەم ئەبێ 2 ساڵ بەسەر چاندنی گورچیلەکە تێپەڕی بێ ئەبێ پستانی خوێنیان واتە زەختیان ئاسایی بێ و ئەبێ پشکنینی یوریا و کراتین بکەن واتە ڕێژی ئیشکردنی گورچیلەکانیان ئەویش ئاسایی بێ بەم سێ مەرجە ئەوانەی چاندنی گورچیلیان بۆ کراوە توانن دووجیان بن بەڵام ئەوانەی کە شۆردنەوەی گورچیلیان بۆ کرێ ئەمانە ئەتوانن دووجیان بن بەڵام خەتریات و مەترسیان زۆر زیاترە مەترسی مەسەلەن مناڵی پێشوەختە لەدایک بوون مەترسی لە بارچوون مەترسی هەوکردن ئەمانیان زیاترە لەوانی تر ئەوەی کە شۆردنەوەی گورچیلە دەکەن غەسلی گورچیلە پێویستە ئەوان چۆنی ڕێنمایکی بۆ ئەوانە هەندێک جار هەندێکیان چەند جار غەسلی گورچیلی کردووە لە ناکاو تووشی برتێکی گەورە بێت زۆر جا بۆ تۆی گیان لە دەستدان ئایان پەیوەندی بە پستانی خوێن و زەختەوە هەیە یان بۆچی ئەگەڕێتەوە بەڵێ طبعاً غەسلی گورچیلیان بۆ کرێمانەی بە گورچیلیان سستە سزبوونی گورچیلەکانیش قۆناغی جیاوازی هەیە قۆناغە پێشکەوتەکان عادەتەن غەسلی گورچیلیان شۆردنەوەی گورچیلیان بۆ کرێت طبعاً ڕێنماییمان بۆ ئەوان پێویستە ڕێنمایی تایبەت لە پزیشکە پسپۆڕەکان وەرگرن بەڵام دوو شتی گشتی هەیە کە پێچەوانەی نەخۆشیەکانی تری گورچیلی ئێمە حەزەکەین باستیکەین بۆی ئاگاداری ئەو دوو ڕێنمایە مەسەلەن ئێمەوانەی نەخۆشی گورچیلیان هەیە عادەتەن پێیان بڵێن ئاو زۆر بخۆن بەڵام لەمانەی کە غەسلی گورچیلیان بۆ کرێ نابێ ئاو زۆر بخۆن ڕێژەی ئاو خواردنیان زۆر دیاری کراوە لەلایەن پزیشکە پسپۆڕەکەیانەوە چونکە ئەمانە ئەو ئاوەی کە ئیخۆنەوە ئەو ئاوە زیادەیە گورچیلەکانیان کار ناکات تا بتوانێت بیکاتە دەرەوە لە ڕێی میزکردنەوە تەنیا لە ڕێی غەسلکردنەکەەوە ئەکرێ ئیتر ئاو غەسلکردنە هەفتەی جارێکە هەفتەی 2 جارە تەنها بەو شێوەیە ئەگەر ئاوێکی زۆر بخۆنەوە ئەمێنێتەوە لە لەشیان لەوانەیە لە سنگیانە کۆ بێتەوەی تەنگە نەفەسی ئاوسانی قاچ و دەستیان بۆ دروست دەکات دووەم شت ئێمە تەرکیزمان دایمە لەسەر خواردنەکانە بۆ نمونەوانی بەردی گورچیلیان هەیە پیاڵێنێ ئەو خواردنانە مەخۆن کە سوێرە مەسەن یا پرۆتینێکی زۆری تایە بەڵام بە پێچەوانەوە لەوانی کە شۆردنەوەی گورچیلیان بۆ کرێ پیاڵێن زیاتر پرۆتین بخۆن لەبەرەوەی گورچیلەکانیان کار ناکە فلتەری شن و پاڵاوتنی گورچیلەکانیان باش نییە بڕێکی زۆر لەو پرۆتینە بە سوودانش لە لەشیانە چێتە دەرەوە لەبەرەوە بەگشتی ئێمە ڕێنمایانەکەین کە کەمێک پرۆتین زیاتر بخۆن لە کەسانی ئاسایی بۆیە ئەم دوو ڕێنمایەیان پێچەوانی کەسانی ترە کە نەخۆشی تری گورچیلیان هەیە کاکتۆر خواردن سەرچاوی ژیانە بۆ مرۆڤ وایە لەگەڵیشە سەرچاوی بەشێکی باش لە نەخۆشیەکانە کە تەندروست و بڕێکی وەکو بڵێ تەندروست ناخورێ ئەو خواردنانەی کە ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ زرر لە گورچیلەکانمانەدەن کامانن لەناو خەڵکیان دکتۆر باوە دەوترێت تەماتە خراپە خواردنانی دەنگکۆڵەیان هەیە دەنگی تەماتە یان هەنجیر ئەو دەنگکۆڵە وردانی هەیەی ئەمانە ڕاستن یا پێگاتی ئەو خۆراکە لە ئەسڵا گرفت بۆ گورچیلە دروستەکە ئەمێ بزانم ئەو خۆراکانە کامانن کە زرر لە گورچیلادن لەگەڵ خواردنە توونەکانیش طبعاً خواردنەکان خۆتان زانن زۆرن هەمە جۆرن لەوانەیە بەڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ تەسیران لەسەر گورچیلەکان هەبێت ئێمە بەنگشتی باس بکەین خواردنە سوێرەکان شیرینەکان و تەنانەت چەورەکانیش زیانیان هەیە بۆ گورچیلەکان و زایدن پرۆتینەکان بەڵام ئەمە احتیما دەکاتە سەر بڕی ئەو خواردنە و چەندێک تۆ ئەی خۆی کەمێتی خواردنەکە و لەگەڵ چەند جار تۆ خواردن ناخۆی مەسەڵەن تۆ ئەگەر هەموو ڕۆژێک گۆشتی سوور بخۆی فەرقی هەیە لەوەی هەفتەیەک 2 جار بیخۆیت بۆیە ئێمە خواردنە سوێر و شیرینەکان بە تایبەتی بۆوانی کە بەردی گورچیلە دروستەکەن زایدەوانی پرۆتینەکان زۆر دەوری هەیە خواردنە چەوریەکانیش بە شێوشی ناڕاستەوخۆ عادەتەن چەوریەکان تەنانەت بۆ دڵیش باش نین ئەمانە هۆن ئەبنەهۆی تەسکبوونەوەی بۆریەکانی خوێن تەسکبوونەوەی بۆنیەکانی خوێنیش زیان بە دڵەگەێنێ زیان بە گورچیلەکانەگەێنێ بەڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ بەنسبەت خواردنە توونەکانەوە لەوانەیە بڵێم ئەویش بە بڕی خۆی و چەندێک بەکارهێنێ دەوری هەیە
بەڵام بە زۆری جۆرە کەسانێکن زوو تووشی هەوکرد نەبن یان بازە کەسێک هەیە میزەڵانی زۆر چالاکە هەر تۆزێگاوە خواتەوە خێراچێ بۆ تەوالێت خوارد نەتونەکان بۆ جۆرە کەسانە باش نییە حاڵتەکەیان خراپترەکە هەروەکو سەرماژێکی کە لەو فاکتەرانەی کە وا ئەکا ئینسان زوو میز بکات. دکتۆر لە کۆتاییدا سەبارەت بەم وەرزی سەرما و ئەوەی ساردیە زۆر جار باز لەوە دەگرێنێت کە زەیەکە ینی سەرمایەکی زۆری بەڵێ گورچیلەکانە مێشەکان بۆ چیە گەڕێتەوە سەرما تا چەند کاریگەری لەسەر گورچیلەکان سەرما چەند کاریگەریەشی هەیە یەکەمیان لە کاتی سەرمایە بۆریەکانی خوێن کرژە بێ کرژبوونی ئەم بۆری خوێنانەوە کە خوێنێکی کەم بچێت بۆ گورچیلەکە لەبەرەوە تەسیری هەیە لەسەر گورچیلەکە دووهەم ئاو نەخواردنەوە یاش لە منی نەخواردن لەم وەرزەیە ئاو کەمە خۆینەوە ئاو کەم خواردنەوە لەوانەیە بێتەوەی دروستبوونی بەردی گورچیلەیان هەوکردن و خاڵیشتر لە وەرزی سەرمایە بەرگری کەمە بێتەوە زیاتر تووشی هەوکردن و ئیلتیاباتە بین بێژگە لەمانش خواردنەکان گۆڕانکاریان بەسەریایە لەم وەرزەیە عادەتەن لەم وەرزەیە ئەو خواردنانە خورێکە پرۆتینیان زۆرە چەورن سوێرن ئەمانش بە دیوێکی ترا کاریگەری هەیە بۆ دروستبوونی بەردی گورچیلە یان هەنێک کەس هەیە خۆی جۆرێک لە نەخۆشی تایبەتی گورچیلەی هەیە بە بۆنێ ئەم خواردنانەوە یا ئەو نەخواردنەوە لەوانەیە حاڵتەکەی خراپتر بێ بۆ نمونە نەخۆشیەکەی پێڵەن دائالملوک دەردەمەلیک ئەوانەی کە ڕێژەی یوریگەسید لە خوێنیانە بەرزە طبعا لەم وەرزەیە بۆهێنیەوەی پرۆتینێکی زۆرە خۆی ئەم یوریگەسیدا ڕێژەکەی زیاکە ئەم نەخۆشانە حاڵیان خراپترە بێ طبعا بەردی گورچیلە دروست دەکەن و ئەم مادەی لە ناو جونگەکانی شانەهانی شێبێتەوەی سووربوونەوە ئاوسانی جونگەکان و خاڵیش کەشمانەیە کە پەیوەندی بە وەرزی سەرماوە هەیە وەرزش نەکردن و جوڵانە لەم وەرزەیە عادەتەن کەمە بێتەوە وەرزشکردن و جوڵان بۆ تەندروستی گورچینەکان زۆر باش. دکتۆر وەڵام من تەمەن وەڵامەکانی جەنابەت بەبێ مجاملە زۆر کورت و دەقیق و لە شوێنی خۆیان بەڵام پرسیارێکم لێکردی وەڵامەکەم دەست نەکەوت لەگەڵ پرسیارێکە ژەکەم بە کورتی باسم لە خواردنە دەنگ کۆڵەتدارەکان بەتایبەت لەناو خەڵکە باوە تەماتە بۆ بەردی گورچیلە خراپە ئەسڵی هەیە یان نە دوو باست لە میزکردنی زۆر کرد ئەوانەی زوو میزەکەن ئەمە وتە حاڵەتێکی باشە میزەڵانیان چالاکە لە هەموو حاڵەتێکە ئەمە تەندروستی میزەڵانە یان هەندێک جار گرفتم زوو میزکردنە بنسبەت خواردنەکەی باسە کرد مۆزوعی تەماتەکە ئەمە ئێمە ناتوانین لە هەموو کەسێکی هێنکەین ینی پێی بڵێن کەمیکەینەوە جۆرێک مادەیەکی تایە کە بەشدارە لە دروستکردنی بەردی گورچیلەیە ینی مادەکەی ناوێتی نەک دەنگکۆڵە بڵێ مادەیەکی تایە ئۆگزالەیتی تایە بە زۆری ئەمە بەشدارە لە دروستکردنی جۆرێک لە بەردا بەردیش جۆری تایبەتی خۆی هەیە ئەو کەسانەی کە بەرد زۆر دروست دەکەن زۆر دووبارە ئەبێتەوە زۆر جار بەردەکەیان بۆ نێرین بۆ پشکنی بۆی بزانین پێگاتی بەردەکە چییە بۆی پێی بڵین مەسەرەن ئەو خواردنانەی کە ئەو جۆرە پێگاتی تایە کەمی کاتەوە لەبەرەوە بەڕاستی ناتوانین بە شێوشی گشتی بڵین تەماتە خراپ تەنها لەو حاڵەتانەیە نەبێت کە دیاریەکەین و پشکنینی بۆەکەین ئەمە بەنسبەت ئەوانەی کە زۆر میزەکەن حاڵتەکە گەر بڵێن باشن نەخێر باش نییە مەسەن لەوانەیە زۆر میزکردنەکە پەیوەندی بە نەخۆشی شەکرەوە بێ ئەوانەی کە شەکرەکەیان کۆنترۆڵ نییە زۆر میزەکەن یان مەسەلەن وەکو وتمان ئەوەی کە میزەڵانیان زۆر چالاکە ئەمە جۆرێکە لە نەخۆشی بۆیە ئەوانەی کە میزەڵانیان چالاکە ئیزعاج بن بۆ زوو میزکردن شەوان خەویان لێ ناکرێت لەوانەیە شەوێک 5-6 جار هەستن ناخەون خەڵکەیان ئەزڕێ یان بە ڕۆژ مەسەلەن لە شوێنی کارەکەیانن ناتوانن هەموو نیو سەعات جارێک و دەدەقە جارێک بچن بۆ سەر ئاو میز بکەن لەبەرەوە باش نییە بەڵام ئەمانە ڕێنمایی تایبەت بە خۆیان هەیە مەسەلەن پیاڵین سەرمایان نەبێ هەنێک مادە هەیە نەی خۆن مەسەلەن چای زۆر ئاو مەسەلەن قاوە هەنێک لە خواردنەوە وزە بەخشەکان ئەمانە بەکارنێنن چونکە ئەمە حاڵتەکەیان خراپەکە میز هێشتنەوە مەسەلەن کۆمەڵێ ڕێنمایی تایبەت بە خۆمان ئەمە کات دەرفەت نەبووجینە چارەسەری و نەشتەرگەری و ئانەشەوە بۆ دەرفەتێکی تریش کەمێک لە خۆپاراستنی باسکە لە مۆرزەدا ئەوە گرنگە بەڵێ خۆپاراستنەکانی ڕێنمایەکان بەگشتی بازەکەین لەم وەرزە ساردەیە خۆپاراستن مهمە پۆشاکی گونجاو مانەوە لە شوێنی گەرم ئەو شوێنەیە مێتیار بمێنێتەوە ئەبێ پلەی گەرمێکە سەر و هەشدە پلە بێ دووەم ئاو خواردنەوەی زۆر ڕێگرە لە هاوکردن بەردی گورچیلە سێهەم ڕێخستنی خۆراکەکانە سەوزە و میوە زۆر بخورێ خۆراکی سوێر و شیرین و ئەوانی پرۆتینیان زۆرە کەم بکرێتەوە وەرزشکردن و دابەزینی کێش تەمان وەرزشکردن ڕۆژانە ئەگەر بە پێڕۆشتنیش بێ وای نیو سەعات زۆر گرنگە وازێنان لە جگەرە کێشان و مادە کحولیەکان بەکارنهێنانی دەرمان وەکوانی باسمان کرد ڤیتامین دی دەرمانی چارەسەری قەبزی هەنێ دەرمانی زەخدەیە کە ئەوانە لەوانەیە بنەوەی دروستبوونی بەردی گورچیلە و هەروەها دوورکەوت کەمکردنەوەی چاو قاوە لە مۆرزەیە چاو قاوە زۆر بەکارێت
ئەمانە مادەی کافاینیان تایە ئێمە خۆمان ئاو کەمە خۆینەوە لە مۆرزەیە ئەم مادانە مدەڕێرن میزن زۆر پێەکەن بڕێکی زیاتر لە ئاو ئەبەنە دەرەوەی لەش زیاتر وشکە بیتەوە بە هەمان شێوە خواردنەوە گازیەکان لەگەڵ وزە بەخشەکانیش و ڕێنمایەکی ترمان هەیە کۆنتترۆلی باشی زەخت و شەکرێ وەکو باسمان کرد لە پێشووتر بە 3 خاڵ باسمان کرد و هەروەها پاک و خاوێنی میز نەهێشتنەوە زۆر گرنگە ئەبێتەوەی دروستبوونی هەوکردن بەردی گوچی لە دروست دەکە هەروەها ئەو کەسانە باشتر وایە قەبز نەبن قەبزیش وەکوایە میز بێڵیتەوە ئەمەش زۆر گرنگە ڕێنمایی کۆتاییمان بۆ ئەو کەسانەیە کە مەسەلەن سزبوونی گوچیلیان هەیە یان نەخۆشی درێژخانی گوچیلان هەیە کوتانە لە مۆرزەیە پەتاوەرزیەکان زۆرە کوتان زۆر گرنگە ئەو کەسانە ئەتوانن کوتان بکەن بۆی تووشی ئەو پەتاوەرزیانە نەبن چونکە کاریگەری هەیە لەسەر گوچیلەکانیان ئەمە بەگشتی ڕێنمایەکان تۆسپاس دەکەین بەڕێز دکتۆر ڕێباز ئەبدوڵڵا سپۆری نەشتەرگەری نەخۆشیەکانی گوچیلە و میزەڕ و پرۆستاتی خۆشدان خۆشوانی حەکیم مناڵەکەی ئەوە کا بڵێ نەسیحەتێکە لەسەر میزێشتنەوە ئەڵێ ئەگەر دروست بواە مت کاتێک لە بە سواری حیوانیەکەوەیت میزدات هەر لەسەر حیوانەکەەوە میزەکەت کە دامە بەڵزە و میزەکە ینی ئەوەندە خراپە میزێشتنەوە زۆر گرنگە بەڕاستە.